بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ باسی گرفتەکانی بەردەم پێکەنانی پرۆسی هاوسەرگیری دەکەین کە ئێستا دەبینین گەنجێکی زۆر پرۆسی هاوسەرگیری پێک نایەنێ بەداخەوە. جا ئێمە دەپرسین هۆکارەکان چین، چی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیکات بۆ گەنجان. جاران گەنج پێشینەی خانوبەرەی پێدەدرا، پێشینەی هاوسەرگیری پێدەدرا، بەڵام ئێستا و پێشینانە نەماینە، سەرباری ئەوەی دەرفەتی کاریش وەکو پێویست نییە بۆ گەنجان. لە پاڵ ئەوەشدا دەبینین کار و کەسابەت نییە، ینی بەشێک لەوانەیە کە خاوەن کاری شنگلەی دەکەن دەڵێن کارەکەمان وەکو جاران نەماوە. لە پاڵ ئەوەشدا بەشێک لە کچان داوای ئاڵتونێکی زۆر دەکەن بۆ ئەوەی بسنیانەی ئەو پرۆسەیە، ئەمەش لە کاتێکدا کە دەبێتە بارگرانی بۆ سەر ئەو کوڕێک کە دەچێتە داوای کچەکە، بۆیە دەبێ هەم کچەکە هەم کوڕەکە بۆ نمونە ڕێکەوتنێک لە بینیان هەبێ تاوەکو بتوانن ئەوان بنیادنانی ژیانیەکی خۆش و شایسە لەسەر بنەمای زێر نەبێ، بەڵکو لەسەر بنەمای تێگەیشتن بێ. جا من ئەمڕۆ پرسیارانەوە کۆمەڵە پرسیار دیکە لە بەشی لە وڵاتیانی شاری لێ دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن، لەگەڵمان نابن. هۆکارەکان زۆرن، یەک لە هۆکارانە گرانی بازار. بەسیترینش زێڕە خانیان نەبیتن و یان معیشەتیان نەبیتن بژنیان بچبین کە پارە نەبێت تووشی بەڕاستی تووشی کێشەش دەبین. زێر حسابی نییە، هەرێ لێ سەبە فەقیری هەر ناکڕێ. کابرا قەریش کولێ و عەرەبای دازە فەقیرێ ئەوە هیچ قسە نییە. کابرا دەشخینی ئێستا بەلاش فەقینیانی چەند زامەچی نییە بەڕاستی. ئەمڕۆ کە گەنجێک بێوێ 19 مسقا زێر بکرێ نزیکەی 11 ملیۆن دینار تەکلیف دەکات. ئێستا من دوکاندارم لێ دوکانم هەبوو، خی گەورە نسیبەتە چینا دوکانەکە سوتا و ڕۆیی یعنی برێت تەواو دوکان نما ژیان نما ئیش نما ئەو ئێستا عەرەبانەکەم دانێتەوە و حەینن مار و منداری خۆشم بەخوای و چی زاران دەژێنم. ئێستادا دەبینین پێکەنانی پرۆسی هاوسەرگیری ڕووی لە کەمی کردیا، بە بڕای هۆکارەکان چییە؟ هۆکارەکان زۆرن، یەک لە هۆکارانە گرانی بازار، گرانی زێر، نەبوونی خانوو، ئەوانە هۆکارن بۆ گرفتەکانی هاوسەرگیری. چارەسەری چییە؟ چارەسەری بەڕاستی هەتا گرانی بازار و بێکاریش، بێکاری هۆکارش سەرەکیە. بەڕاستی ئەو گەنجەکانی ئێستا زۆری بێکارن کە خوێندنەکەی تەواوەکە، تەخەڕوزەکە، کارێک نییە، دامەزراندنێک نییە. ئەتەوەگوترێت گەنج خۆی کار ناکە، ئایا گەنج خۆی کار ناکەیان کار نییە؟ کار هەیە بەڵام ئەو کارە تێری ناکە. وەکو چۆن گەنجێکیمە وەکو کوردێک، گەنجێکی کورد ئەگەر کاریش بکە لەو بازاڕی بۆ نمونی با 400-500 هزارێک پیدا بکە، ئەو 400-500 هزاری بیدا بە چی؟ بیدا بە کرێ خانوو، یاخود بیدا بە مەسرەفی خۆی، بیدا بە مەسرەفی ماڕ و منداڵی، زیاتر تێری ناکە. بەڕاستی ئەو پارەکەمە، پارەکە ئەوەی بەدەستی دەکەوی کەمترە لەوەی خەرجی دەکات، خەرجیەکەی زیاترە لە بەدەستێنانەکەی. ساڵانی پێشوو پێشنەی خانوبەرە پێشنەی هاوسەرگیری هەبوو، ئەگەر حکوومەت دووبارە دەست بکە بە پێدانی پێشنەی خانوبەرە و پێشنەی هاوسەرگیری، پێدوانی پرۆسەکە ڕوو لە زیادبوون دەکات؟ بەڵێ بێگومان پرۆسەکە زیاتر دەبی ئەگەر حکوومەت بتوانی وەکو جاران پێشنەی هاوسەرگیری وەکو خانوبەرە هەر جەنابەت باس کرد، پرۆسی هاوسەرگیری زیاتر دەبی. بەڵێ تەبعاً زیاتر دەبی. یەکەم کابرا کە ژنیبین دەبی ئیشی لە خۆ بینتەوە کە ئیشی تۆ دەبی خانی پێیەکان کە جێ ڕێی نەبی ئیش نەبێتن بەچە غێر ئەوەش مەسروفاتی دەبێتن، معیشەتی دەبێتن، کابرا تەعینات نەبیتن و ئیش نەبیتن، کابرا دەریاو هابم باشترە بە تاکتنێ سەرم سوکترە. دەرفەتی دامەزراندن بکرێتەوە، خەڵک بتوانێت دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بتوانن دامەزرێن، حکوومەت دایان مەزرێنی، ئیترە ئەو پرۆسەیە بەرەو پێش دەچی و خەڵک زیاتر گەنجان زیاتر ڕووی تێدەکەن. طبعا ژنیان نیە و لێ دانیشی لە مارەی کابرا یان ئۆتەیە دەبی تەعینات هەبێت یان دەبی ئیشەشی بینتەوە کە ئیش نەبیت و تەعینات دەبیتن ئەدیت ئەوانە مەسروف خواردن. چۆنە هیچ و کار و کەسابەت ئێستا؟ وەڵڵا ئیشەکە زەعیفە. دوایە ئەو سووری و بەنگلادیش و ئەو قەومە هاتە ناو شاریمە بارەکە بەخۆی قورستر بووە. طبعا کابراگە ئێستا ئەوان نەبیتن دەتانی لە خۆی وەکو شاگرد وەکو ئیشەش بکاتن، بەس ئەوانە کۆنتترۆلی شارەکەیان کردیە. حکوومەت لازمە بەراورد شوێ بکاتن، بزانە ملەتەکەی خۆی بزانە باری قورسە سووکە ئەو گەنجان لە بەچەستنە هەندەران لەبەرەوەی کە ئیشیان نیە، تەعینات نییە، یان دامەزراندنەک لە مۆزەفی حکوومەتی یان کابرا خینیش دەکاتن کە مستەقبەل نەبی خینەکەی دەرێ لۆچ بکەم.
بە زۆر تێوش کابرا گوتی دەرێ داهاتەکە نییە کە تەعینات نەبێتن کابرا خوێندنە تەلەبەیە دەرێ مستەقبەلم نیە لۆچ بخینم دەبی ئەتوو حکوومەت بەراورد شوە بکاتن مستەقبەلی و گەنجان لێک بداتەوە سبەنێ ئایا خانیان نەبیتن و یان معیشەتیان نەبیتن بژنیانی بەچبین کە پارە نەبێت تووشی بەڕاستی تووشی کێشەش دەبی دەربات تووش کێشەکەی نەبم ئەوها بم باشتر بەخۆ ئێستا زانی کووە کار نییە ئیش نییە کاسبی نییە عالەمەکە چاوی لە چیە ئێستا یعنی ئێستا ئەگەر دەرفەتی کار هەبیتن گەنج دەتوانین بخۆی توانی کار بکە ئێستا تەعینات هەبی حکومەت تەعینات بکە خەرکە کامووی بێکارە ئادی بێکارە ئەگەر حکومەت بێ و تەعینات بکە معنە عالەمەکەم و باشترەوە خەرکی زێڕش گران بووە زێر حیسابی نییە هەرێ لە ئێستا بە فەقیری هەر ناکڕێ ناوە لە بەفەر فەقیرێک چ بکە گەنجەش فەقیر چ بکە وەڵا چ بکە وەڵا دەبی لەگە فەقیر ڕێکەوی ئەرێ وەڵادی فەقیر دەبی لەگە فەقیری هادی وەنیە هەموو جارێک کوور دەرێ مەنجەر دەبی قەبای خۆی ببینیتەوە نیە وەرە بیرفعل داواکاری زۆریش لەلایەن کچەوە هۆکارێک نێ لە ئەوەی گەنج نەتوانێت ئەو بارە قورسە وەڵەما کچەکە چی ئەوێ ژیانی ئەوێ کە هاوسەر گیرەکە دەبی ژیان یعنی دابین بکرێەوە نییە ئەگەر دەبی ئەوەی دەبی لۆی دابین کە ئەگە دابینەکە بێتە سەرچێ وەنیە خۆ کە پرۆسی هاوسەر گیریت پێکهینا چەند مسقال زێرت کرد ئێمە وەخت ئەوانە 20 مسقال بوار ئەوەندە بوو هەرزان بووە دی ئێمە هەر پارەش زۆر بوو کاک بەرێ ئەدی باشتر بوو ئێستا زەحمەتتر بۆ پێشتری ئاسان بژن بەخوا ئێستا ئازانی کووە ئێستا ینی ئەوەکەی خۆشە یعنی ژیانەکە زۆر خۆشە بەس خۆشەکەی چییە کە ژیانەکە ئەلعانە خۆشە بەربرچیە تو ئازادێتەکە بەس مادەکەت کەمە ئامادەکە کەمە ئەوەیە ئەگەنا ئێستا گەنە زۆریش ینی زۆریش هەموو مادە کەم نییە وەختو ئێستا بزانە بڕۆ لە سەفرە و سیاحی ببینە بەخوای وەرناکەوی خەڵکی دیکەیە لە خوار و عێراقاتیە خۆ هەمووی هەر کورد نییە ئێزەمە قەینە خوار و عێراق وەڵای ئێمەش واوەیە کا یعنی کمەشی وایە بە قورئان هۆکاری سەرشی زێڕە زێڕە ماشەڵای لێبی دەسیازیێکی 20 مسقال و 15 مسقال و 30 مسقالیان دەوێت بە تاکید لێ بەڕاستی کۆرە گەنجی ئێستاژ وەڵای من ناشکردارم 20 مسقال دەکات سەر و ینی 10 میلیۆن دینار بە تاکید دەرەوە پازەش دەکات 8 میلیۆن ینی بای بە 8 میلیۆنیش لەم ماریە دەبی گەنجە 15-20 میلیۆنی هەبی ئیدی ینی بوو تقریبا وەچی تەشبیه نەبی وەچکردنی فرۆشتنی لێهات ینی ئەگەر زێر نەبیسێ ینی چ لە مۆزوعەکەی دەگۆڕ ئەگەر بە کراسی بەری پێشەشیکەن باشە خەدرێن کچەکەی نازانی والله اصلا شتەکەی دەکرێت دەقەدی نازانی لەبەرەوەی تەکلیف کولفەی زۆر ڕاوەستایە بێتە مارێژ وە دەکات کە زێڕەکەی لێ بفرۆشی ئیدی دەفرۆشم نافرۆشم تقریبا لەیان دەبتە چێشەش یعنی کوڕەکە دەکەتە من قەردی قەردار دەبتەوە ئیدی دەوێت قەردەکەی سافکە پێی ساف نابی کار و کاسبێکە بڕێک ساردا ئیدی وڵاتەکە بارودۆخ ژیان قورس بۆ لە خەڵکی ئیش و کار و کەسابەت وەکو پێویست نییە بەتاکیدەوە مەعاشەکەش وڵات دەوری زۆری ئەساسی هەیە بەڕاستیەکە مەعاشەکەی بازارەکە تەبعاً دەبتەوە بەرەم معاشەکەش نییە گەنجیش بەس زمانش کرد ئەوڕۆکە زانستراندنیش نەمایە بەتاکید دامەزانی هەریزۆ کابرا خەریز کولێ و عەرەبانی داژە فەقیرێ ئەوە هیچ ئێستا نییە کابرا دەشخینی ئێستا بەلاش دەخینی چەند زامە چی نییە بەڕاستی ئێستا چارەسەر چیە لە ئەوەی گەنجێک بێ پرۆسی هاوسەرگیری پێک بێنێت وەڵی ئەوە دەگەڕێتەوە سەر کەسایەتی ئەو کەسەی کە دەستە داخوازی چیزەکەی یعنی کابرا هەیە وەڵی کولفەی زۆر کەمیان لۆ کابرادانەیە یعنی باوەڕ کە ینی واقت وەردەمێنێت درێ مارەکە داویشتە چوا بەسییتیان کردیا هاشە وڵی دەرەکە وڵای من چیزەکەم دەبی کوی عزلێ دەبی ئەوها بکەیت دەگەڕێتەوە سەر کاتێک کە کوڕێک ژن دێنێ باوکی یارمەتی دەدات پارەی دەداتێ بۆ کە کچەکەی شوو دەکا بەو شێوازە بۆی ناکات بە قورئان عادەت تەقالیدی کوردی وەڵا وایە وەڵ تاکید وەڵای ئێستا بازاران کرد وەڵای من تەوان خانی هیچ ژنیان لۆ دەنی دەبی خانیشان زیشان و تامینکەی بە قورئان کچەکەش بە ڕوسپی دەستە مار و ئاری خۆی بە قورئان کتیس تەکلیفی نییە ئەو ئێستا عالەم تەمەنا دەکە دەرێ خۆیان کوڕەکان هەموو بنە کچ بەس کچم دەیە کوڕم نەدەیە بە قورئان وەزعەکە وای لێ هاتیە
باسی گرفتەکانی بەردەم پێکێنانی پرۆسی هاوسەرگیری دەکەم گرفتەکان چین بە بڕایتەوە بەخوای بەنسبەت گرفتەکان ئەوڕۆ دەبینی لە وڵاتەی ما قەیرانە هۆکارێکی ڕئیسیە نەبوونی موچاو گەنجی ئەوڕۆ بەڕاستی ئیشی نییە بکە نەخێر ئیش هەیە بەڵام زیاتر ئەو پارەیەشی کەمە و توانای وەی نابی اختیاری وەی نابیتم هەستیتن پرۆسی هاوسەرگیری پێک بینیتە یعنی و کارێک کە دەیکات ناتوانێت داهاتێک بۆ خۆی کۆ بکات نەخێر یعنی تو ئەوڕۆ کابرا هیچ نەوی ماجە 300 هزاری دەوێتن لۆ مەسروفات و لۆگە کرێتی بێەوە لەو لای ڕاوەستی لۆ زۆر بێستا زۆر گەنجی وڵاتە بەرەو ئەوروپا ڕۆیشتینە و زۆر کەس دێستا برادری خۆم دەناسنەوە 34 سارم 12 سارە ژیانی هاوسەرگیریم پێگینایە برادری خۆمەتە ئەو تەمەنەی ژیانی هاوسەرگیری پێک نەینە زۆر جار پێی دەرم ئەو کارەکەی دەرێ و کارەکەی نە ئیش نییە بەڕاستی پێی بەخێو ناکرێت. ئێستا ئەرچی حکوومەت چیە بۆ ئەوەی ئەو پرۆسی ئاسان بکات پێت باش نییە وەکو جاران پێشینەی خانوبەرە پێشینەی هاوسەرگیری هەبێت بەڕاستی پێشتر کابرا گەر 5 میلیۆنەکەی ئەوەی هاوسەرگیری دەکرد ئەوە هاوکاریکردنەک بوو دەفعکردنەک بوو لۆ گەنجی کە بچی ژیانی هاوسەرگیری پێکبینی بە زیوادارم لایەنی پەیوەندیدار ڕەچاوە گەنجان بکەن چکەی بەڕاستی گەنجی ئەمڕۆ یعنی سێ بەشی ئەو کۆمەلگایەنە بەڕاستی لۆ گەنج کە لە وڵاتە تەمەشا دەکەی گەنج لە وڵاتە نماوە سێ بەشی هەر ڕۆشتە ئەوروپا تەمەشاشکە نەک لە هەولێر نەک لە سلێمانی لە هەر شوێنێک گەنج فرامۆش کراوە بە تاکید فەرامۆش کراوە هیوادارین ئەم جارە لە هاوڕێک لە گەنجان بدرێتەوە چکێ چینی کۆمەلگای سێ بەشی گەنجە. سلام علیکم. سلام الله. گرفتەکانی بەردەم پێکێنانی پرۆسی هاوسەرگیری چین ئێستا گەنج چۆن بتوانێت هاوسەرگیری پێک بێنێت گرفتی زۆرە برای بەڕێز بەسیترینشی زێڕە وێنە ئێستا کابرادا دەستە داخوازی کسێکی یەکەم شەرتی دەڵێ ماڵی خۆمە ماڵی خۆی دێ زێر گرانە ئیش نییە کاسبی نییە ئەوەیە گرفتەکان چارەسەر چییە؟ وڵە زۆر چارەسەر بڵێم چی؟ پێت باشە حکوومەت هاوکاری ئەو کەسانە بکە کە پرۆسی هاوسەرگیری پێک دێنن بۆ نمونە پێشنەی خانوبەرەیان بداتێ پێشنەی هاوسەرگیری ئەم بداتێ شتێک چاکە بۆ خۆی لەسەر دەمی کابینەی دکتۆر بەرهەمی شتانە هەبوو نانی سلفەی زەواجێ بوو خانوبەرە هەبوو کابرا نانی مەرحەڵەکی بڕی ئینسان ژنی دەهینا خانی دەکرد بەسە ساوە نەمایە زەواج نەما کەس ناکە ئێستا ئیش و کاریش وەکو پێویست نییە بەدیکو برای بەڕێز زۆر زایفە ئەریکو کاتی خۆی کە و پرۆسی هاوسەرگیری ئەنجامدا زەحمەت بوو وەکو ئێستایان ئاسان وەڵا ئاسان و برای بەڕێز زۆریش ئەتو چت کرد چت کڕی من وەڵا 5 مسقال زێرم کڕی تەواو ئارێ وەڵا خانووی سەر بەخۆش نەبوو نانە لەگە ماری بابم هەتا سێ منداریشم هەبوو باشە جاران خەڵک چەند خێزانێک لێک ماڵدا جێگایان دەبووە زۆر نانی سێ چا برا دەبین لەگە بابی دەژیا فەترەی زۆر ئەودا لێک دەبوونەوە ئێستا دەڵێ ماری خۆم دەوێ نابیەوە هەلیکار بۆ گەنجە بێ گەنج دەتوانێت بچێتەوە نێو پرۆسیە بە خدای نەک گەنجم چینە پیرەکەش زەواجی بکات ممکنە وەڵا سبێنێک هەری کار بکرێتەوە ئەمش بچم زەواجی دەکەم ئەرێ ناوەڵا ئەم خێزانەکەم لە ماوەی ئەمری خوا کردێ بەس دەمێ زەواجی بکەم بەس وڵا پێم ناکرێ لەبێ ئیشی جێگای بەهاش دوێ خوای گەورە سەبوریشت خۆ سەلامەت بی ینی ئێستا کەگەر لەبە بێ ئیشی نەبی دەتەوێت پرۆسی هاوسەرگیری پێک بین بە خدای برام نەک گەنج بە خدای ئەوەی بە تەمەنیشە پیا گەنج کا ئێستا مایە گەنج ئەوەی ئێستا عمری بوویتە 30 ساڵ و 35 ساڵ و کە ئەو نوع گەنجە نمایە بێ وڵا لە 17 ساری و لە 90 ساری و لە 20 ساریش نبینی نمایە وڵا گەنج ئێستا پیری دەڕوە سەری سپی بووە لە دوای ئەوەی کە هاوسەرەکە دۆفاتی کرد هەتا ئێستا هیچ داخوازی شتیوات کردیان داخوازی دا بشکەم ئەمن وەچی ئیشێک نەبی کارێک نەبی خانێک نەبی بگرم بەچی بکەم لۆ خۆم شەرمەزار ئیش و کارت نییە نیتم لەوەتی خێزانەکەم ناوەڵڵا هیچ ئیش کارەکەم نییە وسەشت نییە ناک یەک مەعاشم نییە ناوەڵڵا کابرا بەچ ژنی بێنی ئەوە ئەمن یەک لە مەعانەتەکان ئەدی ئەوان دیبێت بە هەزاران کەسەیە پیا هۆیە قەردارە پیا هۆیە پارەی چایەک بینی زۆر کەس مەعانەتی زۆر هەیە پیا هۆی ئازاری پیا هەیە کێشی کۆمەڵایەتی بێن ئەتو تەمانەکەتەیە لۆ گەیشتنەوە ڕۆژەی بە خدای کاکە حکومڕانیەکە ئەو حکومڕانیەکە پیا و شانازی پێوە پێ
گەر لە دەوڵەتێکی بان حکومڕانی هەبایە دادپەروەری هەبایە نعنی بەڕاستی ئەو شارێمە دەبشامی شەریف بەس ئەو نوعانیە لەو نوعانی خەرکتێ ڕابینی دری خۆش بیت کابرا زەواج بکات نەگەن دە کوڕکس کتێش ئێستا وەڵی مەجبورە مێردی بکە لە ماری بابی دانیشتەوە پیر بوو سەرسپی بوو ناتانی مێردی بکە مێرد بەچێ بکە کابرا گەنێتە داخوازی ئیشەشی نەبیت کارەشی نەبیت ناوەڵە مێردی ناکە کەواتە چیژش مەغدورە نەکڕ بزانم پرۆسی هاوسەر جدید پێکینە وەڵام پێکمینا بە زولم تێکسو لە خۆی بە زیاد لۆ دەرەی لە خوای بزیاد وەڵا بمهینا بە ئێستا قڕم بە سەریدا بوو بی بەمە چێ داهینە خانوود نییە خانیم نییە هیچم نییە معاشم نییە هیچم نییە ئەدی شوکار و کەسابەت ئیش ناتانم بکەم ناتوانێت ناتانم لەبەر نەخۆشی باشە پێش دوانیە زێر گران بووە یەکێکە لە هۆکارەکان گەز ناتوانێت زێری زۆر بکرێت یعنی بۆ نمونەگەر 19 مسقال بکرێت سەر و 10 ملیۆن دینارە زێر ئەوە هەر قەدیم و زەمان سەبەبی ڕئیسی ژنەهینانی گەنجان بووە لەبەر زێڕی زێر گرانە پێیان ناکڕێ کچیش ئێستاش داوای زۆری دەکا ینی تەمەشای بەرچی بەرامبەری ناکاتم زانە هەیتی نیتی ئەوەی حەلاقەیەوەی نییە ئامکە ژنم مارە کرد سعات هەشتی شەوێ لە زگ بووین هەتا 5 میسقالمان لێکەم کردەوە هەتا هەشتی شەوێ لە زگ بووین هەتا 10 شەوێ هەتا 5 میسقالمان لێکەم کردەوە ئەرێ وەڵڵا یعنی زێر سەبەبی سەرەکییە نەبوونی سەبەبی دووەمە هۆکارەکان زۆرن یەک لە هۆکارانە گرانی بازار بەسیترینش زێڕە خانیان نەبیتن و یان معیشەتیان نەبیتن بژنیان بچبین کە پارە نەبێت تووشی بەڕاستی تووشی کێشەش دەبین زێر حسابی نییە هەرێ لێ سە بە فەقیری هەر ناکڕێ كابرا خليج كل يوم عرباي لا روح خليج هو يزو صديق كابرا دش خيني استبلاش خيني يعني سان زعما تشيني براسي ئەمڕۆکە گەنجێک بێوێ 19 مسقال زێر بکرێ نزیکەی 11 ملیۆن دینار تەکلیف دەکات ستا من دوکاندارم لێ دوکانم هەبوو خی گەورە نسیبەتە چینا دوکانەکە سوتا و ڕۆیی یعنی برێت تەواو دوکان نما ژیان نما ئیش نما ئەو ئێستا عربانەکەم دانێتەوە و حەنێن مار و منداری خۆشم بەخوای وەچی زاران دەژێنم بابزانم لەو نرخی زێر چەندە نرخی زێر بۆ ئەمڕۆکە 525,000 دینار معاملەی پێوە دەکرێتن 525,000 دینار ئێمە نرخی فرۆشترمانە ئەمڕۆکە طبعاان بەرزترین نرخی بەخۆی بینی لە ماوەی 15 سال پێشێستاکە کە یەک ئۆنسی زێر بوویتە 2505 دلار 2510 دلار داخرا کە ڕۆژی جمعی لە بۆرسەکانی جیهاندا ئێستا دەمەوێت بزانم گەنجێک کە بیۆ 19 مسقال زێر بکرێت بە عقدەستەوە چەند دەکەوێت ئەمڕۆکە گەنجێک بێوێ 19 مسقال زێر بکرێ نزیکەی 11 ملیۆن دینار تەکلیف دەکاتن جاران ئەو 11 ملیۆنە دەیکرد 6 ملیۆن 5 ملیۆن هەتا 6 ملیۆن بە دوو قات زیاتر ئەم نرخە زیاد ووە لەگەڵ ماوەیەک پێشێستاکە ماوەی 2 سال 3 سال پێشێستاکە بابرێن 5 سال پێشێستا هێشتا هەرزانتر بوو طبعاً ئەکید لە 2019 کە بابەتی کۆڕۆنا هاتە پێشەوە نرخەکان زیاد ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزبوونەوە چوو دوای ئەوە شەڕی ئۆکرانیا زۆر تەسیری هەبوو بۆ بەرزبوونەوەی نرخی زێر ماوەی هەژ مانگە نرخەکان بە یەکجاری زۆر بەرز بووەوە ئەوەی کە لە تەوەقوعی ئێمەشدانە بوو نرخەکان قەفزەیەکی زۆر بەقوتی کرد بەرز بووەوە لە ماوەی ئەو هەژ مانگەی حوت مانگەی نزیکەی 100,000 دینار زیاتر نرخی زێر بەرز بوویتەوە ئێستا بەگشتی ئەو گەنجانەی کە دێن پرۆسی هاوسەرگیریان ئەنجامداوە و لە بۆ خانمانی خۆیان زێری دەکڕن بەگشتی چەند مسقالی دەکڕن
هەر کەسە بە جۆری امکانێتی خۆی زیێر بەگشتیەکەی خەڵکانێک هاتووە داوای 4 مسقال زیێر دەکات کە پرۆسی هاوسەرگیری دەکاتن خەڵکانێک هەیە داوای 5 دەکات هەیە داوای 12 دەکات هەشە داوای 25 دەکات هەشە 50 مسقالی کڕیوە هەشە بە چیلۆ دەیکڕێتن کە ئەوەی بازرگانە سەمپارێکی زۆری هەیە دێتن کەمیەک زێری دەکری هەڵی دەگری بۆ خۆی بۆ قازانز بۆ دوا ڕۆژ خەڵکەکە ئێستا فێر وە زیاتر ڕووی لە زێرکڕینی کڕیا بەڵام ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری دەکە ئەوە جیاوازە هەر لە ژیاندا ئەو هاوسەرگیری دەکاتن دا بە جۆری خۆی 5 مسقالی دەکری 6 دەکری 15 دەکری زێرەکەی دەکری دەباتەوە ماڵەوە هەری دەگریتن دوای ئەوە دوای چەند ساڵێک مەسەرەن ئەگە بێوێ شوقەیەک بکڕیان زەویەک بکرێت دێتن زێرەکە دەفرۆشیتەوە بۆ خۆی کارێشتر پێ دەکاتن بە بڕای تۆ بۆچی ئێستا گەنجان زۆربیان پرۆسی هاوسەرگیری پێک نایەنن یان بەشێکیان ئەو پرۆسەیە پێک نایەنن زانە بەڕێز بە بەبرای خۆم برێم ئەوە بەڵگەکی ئاشا هەڵنەگرا یعنی ئەو کەسی عاقربی ئەوها فکر دەکاتەوە ئێستا ئەو زروفەی ئەو ڕووکە زۆر سەختە بە عقەت یعنی هەر ژنهینان نییە تو ژنی بینێتەوە ئەتو ئەسێ بکە ئەگەر ژنت هینە ئیدارەی زۆر جوان جێبەجێ نەکرد یعنی کە عینەن ئەو بڕیارەی بدە کە ئەوی جەنا باسی لەسەر دەکەی باشترە لەبەرەوەی پرۆسەشی قورسات و کە کابراایەک 20 ساڵە چیژی بەخێو کردێت چیژەکە تەسمین دەکە ئامانەت داتێ ئەگەر نەتوانی ئەو لەسەر پەروەردەی خۆی جوان بکەی و ڕسقەچ عرار و زەراری و بینیەوە مارێ بالفعل نەهینی باشترە بەشێک لە گەنجان دەڵێن ئێستا کار و کەسابەت نییە بۆیە ناتوانێت پرۆسی پێک بێنین بزانە بەڕێز ئەو کاسبی هەیە کە بری نییە کاسبی هەر نییە نیشتی وانە ستا من دوکاندارم لێ دوکانم هەبوو خی گەورە نسیبەتە چینا دوکانەکە سوتا و ڕۆیی یعنی برێت تەواو دوکان نما ژیان نما ئیش نما ئەو ئێستا عربانەکەم دانێتەوە حینل مار و منداری خۆشم بەخوایەوە چی زاران دەژێنم ژیان بەردەوامە ئەتو کەسانی کە دوکان سووتە بەڵێ بڵێ بڵێ دوکانم لێ بوو خەڵکی دەمناسی ینی ڕقمم لە مۆزمعی خۆمان لەوێن دەرێ خەڵک دەمناسی بەرێ ئێستا بێئومێد نەبووی بێهیوان نەبووی دەستەوەستان نەوەستاوی هاتووی مێزەکە دانا و بەشانازی وشکان هەر زۆر زۆر احتیادی برای بەڕێز بەس ئایا گەنجێک ئەو هەڵوێستەی هەیە گەنجێک دەتوانین بێ خۆ کەسابەت هیچ عیبی تێدانێ ئەو دەتوانین بێ لە بیدایەتەوە ئێستا ئەوها دەست پێ بکە ئەمە بەخۆم بیسارەوە پێشەوەم هینایە مێزەکەم هەبوو لەسەر مێزی گەیشتیمە و دوایش نسیبەتە کاتێ ئینشاڵڵا خوای گەورە لای دەبا و دەچینەوە جێڕێ خۆمان ئەمان ژیان بەردەوامە ئەمن تازا و ژنا و ژناری منە و مندارانەری منە ئی دوکان نما برێمە هەنش نما شتیوانە وەڵڵای قەسەم بەخوای الحەمدولیلای زۆر قەنەعاتم هەیە کە ئێستا هاتی مەسەوەی بەخوای کەفی جارانم هەیە لە مارە ئێستا خۆ ڕەنگە من داریش ببینم بزانن هیچ کەم و کوڕێکم پێوە دیار نیە هەروەکی جاران الحەمدولیلای ئیدارەکە دەڕۆ و ئێمادەم ئیدارەکەش دەڕۆ کێشەمیان نییە ئەگە گەنج بتوانین دارەیەکی باش بدا بەخوای برای بەڕێزم ئەمن کە پێم گوتی ئێستا ئەو گەنجانەی ئێستا ناتوانن لە جوو بۆچی ئەوەکو ئەو جیلەی باسکەین جیلی ئاڵتۆنی ئێستاما خەڵک ئەوها دەرێ ئەو جیلەی کەمە حەلاگە فرۆشتن و لایلۆن فرۆشتن و لاستق فرۆشتن و لیفکە فرۆشتن و لەو کۆرانە و بازارانەی کردیتمان ئەو گەنجە ئێستا کوڕی من مستعید نییە وشەی من بکە بەخوای لەوەتی بازار سوتای ناتە بازاری خوا پێ عالمە ئەو ڕەنگە پێی شەرمبی بابی لەسەر ئەو مێزەشە ئەو ئاگە بەڵگەی عاشال نەگرە ئەمن ئەوە لە منداری خۆم دەست پێ دەکەم نەتوانی ڕەنگە بێ ئەو شتە پێ هەزم ناکرێت هەر هەبوو و داوای کردی هەر هەبووە هەر داوای کردی هەر هەبووە ئەمان ئەمە داوامان دەکرد نەبوو بام لە خۆی نەبوو من لە چێبینی هەمووی هەوڵماندایەوە تا ئێرە هاتیە و ئەوجا ئەو گەنجانە کە دەرێ ئیژ نییە ئێستا بە ئاوەی دانی لە چاردەورەی نافورێ بسوڕێتەوە ماتۆڕێکی ئێرانی بکری بە 12 وەرەقەیە چی ئالو گۆڕی پێ بکە ژیان بەردەوامە کو ئیژ نییە بەس ئەوان ئەو ئیشەی ئەوان دەیانەوێت ئەو نییە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر گرفتەکانی بەردەم پێکەنانی پرۆسی هاوسەرگیری بێگومان ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان پێشینەی خان و بەرەو پێشنی هاوسەرگیری بداتەوە بە گەنجان بۆ من هەر گەنجێکە پرۆسی هاوسەرگیری پێکدێنێ حکوومەت لە پاڵەوەدا 10 میلیۆن دیناری پێبدا و ئەگەر پێشنەی خان و بەرەشی پێبدا ئەو گەنجە دەتوانێت بی لە هاوسەرگیری بکاتەوە دەتوانێت پرۆسی هاوسەرگیری پێک بێنێ و لە پاڵ ئەوەدا پێویستە ینی دەرفەتی هەلیکار بۆ گەنجان بڕخسێ و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانیش حکوومەت بتوانێت دایان مەزرێنێت دەرفەتی کاریان هەبێت چونکە ئێستا بەشێک لە گەنجان دەڵێن ئێمە نەکارمانەیە نەدامەزراوین لە پاڵەوەدا نرخی زێر نزیکەی 530,000 دینارە چۆن بتوانین پرۆسی هاوسەرگیری پێک بێنین ئەگەر گەنجێک 19 مسقال زێر بکات هەرو 11 میلیۆن دیناری لەسەر دەکەوێتن جا لە پاڵەوەدا کە کچەکە خانووی سەر بەخۆی خۆشی دەوێتن جا ئەمانە و کۆمەڵە گرفتی دیکەش هەن بۆیە پێویستە حکوومەت یاریێمی کوردستان ڕێگە چارەیەک بدۆزێتەوە تاکو گەنجان لە هەرێمی کوردستان
بستان نێو پرۆسی هاوسەرگیریەوە تا پرۆگرامێکی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.